كاك حاجي محمد فرم براشي نكم. السلام عليكم ماما. عليكم السلام ورحمة الله وبركاته. كاك حاجي محمد ماشي ماما سجين. قربان زور سپاس جنابتان سونين. ماما سجين والله من لشوينك سياحي تسي شقم هي بلين بناية تجارية بلى انزايام بكريكاري زقور ديتر او كريكارانا عادة بلين لمطعم مشتغانا ايشا كيتي خوش تساقي مطعم مكان مشروبي تيا فروشي ونيرقالي او شتانية وان بس بو خوتن بكاري اهن وشي نرشو اقرينو عليه بس شو اقرر اخونو يعني شنو سد ايشي خويا او كري حرام يا حلال آخر أوان هیچ داهاتێکتریان نییە ئەو گەنجانە. هیچ زاهاتیش يعني بڵێ تر لەو مطعمانە ئیشەکەن مطعمەکانی تر مەشروبی تیا نێرگەلەی تایە و بەس شەوێنەوە بۆ خۆ بۆ ئەو شوێنە لێ ئەخەون و بەیانێتەوە سەر ئیشی خۆیان. قسەت بۆ دەکەم و ڕێنمایەکە دەکەم کاک حاجی محەممەد ئینشاء الله تعالى. باشە مامۆستا جۆن سلام علیکم السلام ورحمة الله وبركاته عزیزەکەم خواگەدای براشینم. کاک حاجی محەممەد ئەڵی لە شوێنی سیاحی کابینەم هەیە و ئەو گەنجانەیە کە شەوان تێدا دەحوێنەوە بەڵام گەنجەکان واریداتیان نییە ئەو واریداتی هەیەە ئەو داهاتی هەیەە و لەو کرەیە کە پارەی تۆ دەدەن لە شوێنەکە پەیدای دەکەن کە بێ شەرعی خوای تێدا دەکرێت ئەم مەشروبات و حرامەکانی تێدا دەکرێت بەداخەوە. کاک حاجی تۆ پیاوی ماڵی خوات بینی و الحەمدوللا پیاوی ئاینی ئیسلامی پیاوێکی مرد و حەڵاڵ خۆر دیاری سوپاس بۆ خوای گەورە بەو خوای ئەم شوێنە سیاحی و ئەوانە یعنی شوێنی سیاحی دەبێ هەبێ لە ئیسلامدا بەس بەداخەوە لە وڵاتی ئێمەدا خەڵکەکە بۆ خراپ بەکاری دێنێ یعنی مەطعەمە بۆ عەرەقی تێدا بێ بۆ نێرگەلەی تێدا بێ بۆ کافتریا بێ نازام چی بۆ نانخواردنی حەڵاڵ نەبێ نەوەڵا کاک حاجی بە قسەی من ناڵم من پێ ناڵم بڵام مامۆستای لە من زاناتر هەیە لە بواری شەریعەتی ئیسلامدا بە تایبەتی لە لیژنە فتوا بە ڕێزەکان بپرسە بەڵام وەکو خودی خۆم لە من بپرسی وەکو برایەکی خۆم دەڵم نەوەڵا ئەم پارەیە چونکە تۆ یەقینت هەیە ئەم کوڕانە معاشێکی تریان نییە پارەیەکی تری حەڵاڵیان نییە ئەوەی لەوێ داهاتەکە وەری دەگرن صرف حرامە لە شوێنێکە کار دەکەن کە بێ شەرعیە تۆش پیاوێکی حاجی الحەمدوللا حەڵاڵ و حرام لێک دەکەی بۆیە دەپرسی نەوەڵا برا شیرینەکەم پارەی خۆت حرام مەکە بە بێدەنگی مۆڵەتیان بدە بڵێ بکرێ مانگێکیشم نایە کوڕە شیرینەکانم وەڵڵاهی داخی گرانم من لەبەر خاتی خوا چوومە ماڵی خوا داواش لێبوردن لە ئێوە دەکەم دڵتان عاجز نەکەم بەخوا هیچ مەسەلەیەک نییە بەڕێک و پێچی کرێی خۆتانداوە گلەیم دەسەتان نێوگەرنم ئازاکەن و گەرنتان نازابێ ئەو بە زمانی شیرین ئیزنیاندا تەنها لە کرێکە گومانم هەیە و پێم حرامە خوا پەشی ئەوە ناخەوخوا پەشی منیش ناخە بەخوا کابینەکانت داخرێن باشترە نەک ئەو پارە پیسە بێتە ماڵی پیاوێکی بەڕێزی وەکو تۆ کاکە حاجی محەممەد ئینشەڵڵا کەسێک بۆ ئەو شوێنە دێ کە بە پارەی حەڵاڵ ئەو کاتە تۆ بە بێ گومان وەری دەگری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت دع ما یریبک دع ما لا يريبك ما يريبك إلى ما لا يريبك شتێک کە گومانی لەسەر وازی لێبێنە بڕۆ بۆ لای شتێک کە گومانی لەسەر نیە ئەمەی تۆ ئەوە تا حەد پرسیارەکەت کە بە قەلاقی ئەوە دەکەی گومانی لەسەرە واز لەو پارە حرامە بێنە